تێکی ئەم گۆڕستانەتان بۆ باسەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ لەو سەحابانەی کە پێی ئەوترێ عوسمانی کوڕی مەضعون، ئەم سەحابە بەڕێزە یەکێکە لە سەحابەکانی بەدر و یەکێکە لەو سەحابانەی کە یەکەم قائیدی لیوای هیجرەت بوو بۆ حەبەشە، بەڵام قسمەت و نسیبی وا بوو گەڕایەوە بۆ مەکە و وەکو ئەو جاری کە فێڵیان لێکرا. ئەو سەحابە بەڕێزە یەکەم کەسەکە لەم قەبرستانە نێژراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆری خۆشەویست، هەتا لە فەرمودەیەکە ئەگێڕنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم باوشی لێدا فرمێسکی مبارەکی ئەیدایە سەر ڕوومەتی عوسمانی کوڕی مەضعونە. فەرمودەیەک لە بوخاریە ڕیوایەت کراوە، ئافرەتێکی ئەنساری هەبوو ناوی علا بوو، دایکی علا، پێی ئەفەرمێ موژدەی خوا لێبێ باوکی سائب، یعنی بە عوسمانی کوڕی مەضعون، موژدەی خوات لێبێ واللهی خوای گەورە ڕێزی لێت گرت. یعنی گوێ لەم قسەیە بگرن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەی علا، چۆن ئەزانی خوا ڕێزی لە عوسمان گرت؟ ئەمما ئێستا عوسمان واللهی حەقیقەتی شتەکانی بینیوە، گومانی خێری پێ ئەبین کە سەحابەی بەدرە و کە یەکەم کەسی مهاجرە، ئینشاء الله خوای پەروەردگار تەعویزی ئەکاتەوە، بەڵام واللهی ما ئەدری ما یفعل بی ولا بکم. ئەڵێ واللهی ئەی علا، نە ئەزانم خۆم چیم بەسەرادێ و نە ئەزانم عوسمان و ئێوە چتان بەسەرادێ. معنای ئەم فەرمودەیە ئەوەیە ئەو سەحابە بەڕێزەی کە ئەهلی بەدر بوو، کە یەکەم کەسە پێی بوترێ سەلەفی صالح کە لەم گۆڕستانە بووە پێشینی ئومەت و لێرە نێژرا، ئەو سەحابەی کە یەکەم هیجرەتی کرد بۆ حەبەشە، کە لە بەدرا بەشداری کرد، کە برای شیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمێسکەکانی چاوی مبارەکی دایە بان ڕوومەتیا، فەرمووی تەزکیەی ناکەم، نازانم ئەویش چی بەسەرادێ و خۆشم چیم بەسەرادێ. کەواتە من و تۆ نە بە ڕیش، نە بە سیواک، نە بە عومرە، نە بە حەج، نە بە حیجاب، نە بە عەبای ژنەکانمان تێ نەکەویت. عاقیبەتەکەی شەرتە ئەزیزەکان. سەحابەیەک لێرە بەدەستی خۆی بینێژێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، شەوانە بێ لێرە دوعای خێریان بۆ بکە، ئەڵێ نازانم چی بەسەر ئەوانە دێ و چی بەسەر خۆشمان دێ. کەواتە ئێمەش مەسیرمان نادیارە، پێویستە هیوا و ئاواتەکانمان هەڵواسین بە نیەتە خێرەکانمانە خۆشەویستان. و ئەم گۆڕستانش بینینی ئەم گۆڕستانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ سەردانی گۆڕستان کەن قیامەتتان بیرە خاتەوە. ئەم گۆڕستانە دەلالەت ئەکا لە بوونی مرۆڤ گەلێک کە 1440 ساڵ پێش ئێستا زۆر بە نەجیبانە پێشوازیان کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. یەکەم سەرکردە و لیوای ئیسلام بوون، شمشێری هەڵکێشراوی ئیسلام بوون، خوای پەروەردگار بەکاری هێنان. وەکو ئیبن مەسعود ئەفەرمێ ڕەزای خوای لێبێ، فەرمێ خوای گەورە سەیری دڵی هەموو خەڵکی سەرزەوی کرد، باشترین دڵی هاوڵەکانی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە لە کۆتایی بوونی پێغەمبەران و کە وەحی بێتە سەرزەوی، ئەوجی لە سەحابەی هەڵبژارد کە پێشوازی لە ئیسلام بکەن، کە خۆیان بۆ ئیسلام بەکوژ بدەن. و ئەم مەدینەیە کە ئێوە ئەیبینن ئەزیزەکانم، هەر کەسێ لە ئێوە ڕۆژانە خواردنی باش ئەخوا لە هوتێلێکا خەوتووە، لەو مزگەوتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بچنە مزگەوتە ئەسڵەکە. ئەو تەوسیعەی ئیمامی عوسمان قوبەکانیشی دیارە، گەورەکە تەوسیعەی مەلیک فەهدی پێوترێ، ئەو گەورەی کردوتەوە. ئەمەکەیتر پێی ئەوترێت تەوسیعەی عوسمانی، لە بەردەم هەیوانی ئەو مزگەوتەیە 70 سەحابە نان و ئاوی نەبوو بیخوا، خەڵکی بۆ خوا ڕۆژانە ئەیانی بردەوە. ئەوانەی کە دەوڵەمەند بوون لە مەدینە، سەبەتە خورما و قەسپە خورما و جامۆڵکەی شیریان بۆیان ئەنارد بۆی لە برسان نەمرن. یەکێ لەوانە ئەبوو هورەیرەیە کە زۆرترین فەرمودەی گەڕانوێتەوە. بۆیە خۆشەویستان، من خۆم سەردانی هەندێک لە عاسیمە عەرەبیەکانم کردووە، وەکو مەسەڵەن بە نمونە مەنامە، ئەو شوێنانە، وەڵڵاهی چۆڵن لە چاو مەدینە. بۆیە هەر کەسێک لە ئێمە بیر بکاتەوە تەمەن یەک جارە دوو جار نییە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چووە تائیف، زۆر بەناشینی پێشوازیان لێ کرد. ئێستا کێ لە ئێوە سەردانی تائیفەکە؟ تائیف لە مەدینەش خۆشترە. بڕۆ سەیری ئاو و هەوای بکە، بڕۆ سەیری کەش و هەوای و دار خورما و ئەو شاخانەی بکە کە هەیەتی. بەڵام چووکەم پێشوازیان نەکرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، بوو بە شارێکی لە بیرکراو. ئێستاکە ئەو هەموو تەیاری کە لە مەدینە دائەنیشێ و هەڵ ئەسێ هۆکاری بەرەکەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمەش ئەم تەمەنەمان هەیە، بەو کەسانی کە تەمەنێکیان کردو و ڕیشیان سپیە، و بەو کەسانی کە گەنجن و هەرەتی لاویانە. وەڵڵاهی خۆشەویستان، نیعمەتی خوایە کە خوای گەورە ئەم هیدایەتی بۆت ئاسان کردووە. سپاسی خوای لەسەر بکە و ئیشی لەسەر بکە.
داوای عاقبەت خێری بکە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەم گۆڕستانە فەرموویەتی ما ئەدری ما يفعل بي ولا بكم، والله هیچ کەس دڵی بە خۆی خۆش نەبێ. پێغەمبەری خوا ئەفەرمی عليه الصلاة والسلام إنما الأعمال بالخواتيم. ئەو سەحابانە لەوێ نانیان نەبوو، ئاویان نەبوو، ماڵ و سەروەت و سامانیان نەبوو، بەڵام بوون بە پێشەنگی ئێمە. گرنگ ئەوەیە ئینسان جێپەنجەیەک جێبهێڵێت دوای خۆی خەڵکی خراپەی نەڵێت. و ئەو سەحابانش کە ئێوە ئەیبینن کە ئێستا باسی ئەەکەین، واللهی تایانە هەبوو یان ئیزارێک لە بەریا بوو یان ڕیدائێک. ئیزار و ڕیدا چییە؟ تقریبەن وەکو جلی پاکستانی ئەمڕۆ ئەوەی کەوەها لە جزداشە کوڵترە یاخود شەرواڵە لەبان ناوکەوە ئەبەسترێ. واللهی هەیان بوو تەنها ئەمەنەی خۆی ئەپێچاوە بۆی عورەتی دەرنەکەوێت، لە ناوکەوە بۆ ئەژنۆ پان پشتی بە دەرەوە بوو. ئاوا ئەوان ژیان. ئێمەش ئەگەر ژەمێ نان نەبێ سەیری ئەتەکێت و شێوازی دینداری ئێمە بکە و سەیری شێوازی دینداری ئەوان بکە، سەیری تەزحیات و بەخشندەی ئەوان بکە، سەیری ئەنانیەت و داماوی ئێمەی موسڵمان بکە کە ئێمە خۆمان ئێستا هاتوین بۆ عەمرە و سەردانی بەقیعەکەین، خۆمان بە جیلێکی باش ئەزانی. بۆیە ئەم گۆڕستانە هۆکاری ئەوەیە کە قیامەتمان بیر خاتەوە. 1400 ساڵ پێش ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەلێرە ئەو هاوڵەی خۆی ناشت و ڕۆیشت بۆ قیامەت و ئێمەش بە دوای ئەوانە ئەڕۆین. داواکەین لە خوای پەروەردگار لێیان خۆش بێ. یا ڕەبی خوایە لە ئەهلی بەقیع خۆش بی، خوایە لە ئێمەش خۆش بی، خوایە بە سەحابەکانمان شاد کەی عليهم الصلاة والسلام. والسلام عليكم ورحمة الله وبركاته.